بلا شانو لقنا أنك يا ما أبوي أقري بالروح ئێمە بەیانیان لە سعات 6 بەیانی و دەسەکەین بە ئیشکردن کرێکارەکانمان 6 دەسەکەن بە ئیشکردن هەتا کاتژمێر 3:30 سەر لە ئێوارە کۆی گشتی کرێکارەکانمانە چێتە 20 کرێکار بەرەو سەرەتا 25 کرێکارە ڕۆ بەبێ سایەق و گەڵابە و شۆفڕومەکاینەکان بەس کرێکار بە سایەقی گەڵابە و مەجموع ئیشەکە تا 80 نەفەرە ڕۆ بە هەفتانە هەیە بە مانگانە ڕۆژانەشی تایە تقریباً 80 کوورە هەیە لەم سنوورەیە گەچەکە زۆر باشە گەچەکە بەڵام خۆی سێ دەمارێکە گەچەکەمان ئەم گەچێکی ئێمە هەمانە سێ دەمارە 1 و 2 سێی پێڵێن ناوەڕاست دووەمیان لە هەموو مادەکەی باشترە سپیترە و جوانتر دەرەچێت ئەوانیش بێعیبن بەڵام دەرەجەیەکەکەیان دەماری دووەمە قوربان گەچەکەی هەموو بۆ ناوخۆی خۆمانە لە چەمچەماڵەوە گەچی ئێمە بەکاردێ حتاوەکن و ئەچێتە هەڵەبجە و سەیسایەق و منتخەی پێنجێن و هەتاوەکن و قڵات زێژە ڕۆ ناڕوا بۆ کەرکووک ئەڕوا بەس بەکەمی زۆر بەکەمی بۆ کەرکووک گەڕۆ خۆیان گەچیان هەیە منتخەی کەرکووک گەچیان زۆرە قوربان ئێمە ئەم شاخەکانی زۆرە ئەو کانانەی ئێمە کە گەچی لێ بەرەمدێنین جیاهە تایبەتە لە کانە بەردەکانەوە بەردی کانە گەچەکانە بڵێن لە کانە گەچەکانەوە بەردەکەی بەدەقاق هەڵێکەنین و بارێکن ئەهێنی بۆ سەر کوورەکان کە دێتە سەر کوورەکان دووبارە فەرژ ئەکرێ و کرێکار بە کرێکار وردەکرێ دوای وردبوونی کرێکارەکەەوە دیارە شۆفڵ غەربی لێکات بەردەکە پاگەکاتەوە پوختەیەکات ئەچێت ئەکینە کوورەکانەوە لە کوورەکان ئامادابێ بۆ سوستوانن کە سوستانمان 24 ساعت سوستانی پێویستە دوای 24 ساعتیەوەی تری پێویستە کە ئیسراحەت کات لە دوای 24 ساعت ئێمە کەسارێک دێ بۆمانە هاڕێ کە هاڕی ئەچێتە مەخزەنەوە لەوێش ڕۆژێک ئەمێنێتەوە ئیجا ئامادە ئەبێ بۆ بارکردن کە باریکەین ئەڕوا بۆ خەزاو ناحێ و حافەزەکان ئەڕوا بۆ سەر بیناکان